بینەرانی عزیزم دووبارە سڵاوتان لێبێت لە بەشی دووەمی دووجار بیرکەرەوە بەردەوامین لەگەڵتان بیرتان دەخەمەوە کە ڕاپرسیە مەڵقەی دووجار بیر بکەرەوە لە سەر وێبسایتی nrttv.com بگەڕێن بۆی دۆزنەوە بە ئاسانی ئەتوانێ وەش دەنگی خۆتان بن و لینکی ڕاپرسیەکەش لە پەیجەکانمان کە لەسەر شاشەکە دەرەکەوێ هەیە ئەتوانن ئێوەش لە ماڵەکانی خۆتانەوە بەشدار بن لە بەرنامەکە. کاگومێت لە کاگڕابوونم پرسی نەیزانی ماشەکەی چەنە و بێگەتخانیش ژمارەیەکی پێوتین تۆش نازانی چەنە؟ وەڵام من خوازیاری ئەوە نەبمەوە بابەتە بکرێتەوە باسی لێ بکرێت ئەوە هینە ینی ئەمە خەمێکی خەڵکە بڕاتە بێت لەناو خەڵک ئازایی چێوتێ کاگومێت من باش دەگەم بە پەرلەمان تار و بۆ خۆت پاڵی لێبەرەوە ئەو ڕۆژانێک کە لە پەرلەمانیش نەبوومە لە دەرەوەی پەرلەمانیش بوومە لە ڕێکخراوی کۆمەڵی مەدەنیشم کردێ بەشێک بوونە لەو کەمپینەی کە باز لە ئیمتیازاتی پەرلەمانتار کرا لۆیە لەوانەیە من دەقەکەم بوێتن تا لەسەر ئەو مۆزوعات چکە بەڕاستی بوویتە بەشێک لە خەمی خەڵک ڕاستە نایەکسانی بووە لە مەسەلەی موچەی پەرلەمان و هەتا لە تایبەتەکان و حەقی خەڵکی کوردستانە بەڵام بە دۆخێکیشدا بردرایە پەرلەمانتار بوون واتە ئیمتیاز ئێمە کە کاتێک هەست ناکەین لە ڕابردوودا وا بووە بۆیە ئەم شتەش نەگۆڕایە ئێستا نەگۆڕای بەشێکە لە ڕابردوو و ئەو ڕابردووەیە کە دوێنێ ئینکاریمان کردی یان ئینکاری تێداکرێ ئەمڕۆژ تێیدا دەژین بۆیە بە ئاقارێکدا بردرایە هەیبەت و شکۆی پەرلەمان و پەرلەمانتارانی تێدا شوێنراوە دیوارێکی زۆر گەورە لە نێوان پەرلەمان و هاوڵاتی دروست بووە کە نابێت دروست بێ زۆر خەتەرە چ بۆ ئەو دیوارەی دروست کردێ دوولایەنیە بۆ لایەنەشیان میدیا بە سوڕەی غەیری واقعی گواستۆتەوە ئەوەی کە میدیا زۆر بە تەرکیز و ئیشی دەربارەوە کردووە پەرلەمانتارانە نوێنەری حزبن لە ژوورە داخراوەکان بڕیار لە سانە نووز دەدەن ئیمتیازیان هەیە گوشەکان و گونیەکان و جیرفانەکانیان پڕ دەکەن کەوانە بووە دوو ئەوەی دیکە خەمی خەڵکە نایەکسانیەک هەبووە لە موچەکاندا پێشمەرگەیەک بە 500,000 دینار پێشمەرگەیە پەرلەمانتارێک وەکو بێگەردخان باسی کرد 8 ملیۆن و نیوە ڕاستە لەو 8 ملیۆن و نیوە ملیۆنەکی بە ئیزباری هەر پەرلەمانتارێک دەیگەڕێنەوە بۆ نەخۆشخانەی خوێن و سەرەتان بەڵام دیسان دەرم خوازیاری ئەوە نەبم ئەو بابەتە باز بکرێ بەو تەفاسیلاتانەی کە هەیەی بە پێ قانون ڕێکخراوە ئەوە ئیمتیازە درایتە پەرلەمانتار ئیشی مەی پەرلەمانتارانە ئیشی مەی گەنجەکانی پەرلەمانە ئیشی مەی ئەو پەرلەمانتارانەیە کە لە مانجی ئەیلولدا لە ساڵی 2013 لە هەڵمەتەکانی هەڵبژاردن باسی ئەومان دەکرد ئێمە دەچینە پەرلەمان پێم وانە شتێکە بیل لە متمانە و سیقی خەڵک زیاتر گەورەتر نییە شتێک نییە 2000 کە بڕیار ئینسان دەدا متمانەیە پێت دەکا خەڵک متمانەیە بە ئێمە کردێ نابێ متمانە ئەگەر بارودۆخی ئابووری بچێتەوە حاڵەتی ئاسایی خۆی ئێوە 7 ملیۆن و نیو وەرەگرن بەڵێ و پێشمەرگەیەکی شەر ئەمە لەو کاتیدا ئەمە فەرقی تەبەقی ئەمانی جیاوازیەکی چینایەتی وا دروست ناکە کە فعلەن خەڵک ئێوە لە هەسارەیە کە بینێ خۆی لە هەسارەیە دوایە گوتم دیوارێک لە بینی پەرلەمان و هاوڵاتی قبوڵی ناکەین دەبێت پەروەری هەبێت لێرەوە تۆ پەیامێک بۆ بینەر بنێری بێ بە باڵێنێک تۆ مەسئول بیلێ ئەمن صاحبی و قسانم کە لە هەڵمەتەکانی هەڵبژاردنیش کردیمە ئێستاش صاحبی هەمان قسەمە پەرلەمانتار و ئیمتیازی پەرلەمانتاری و یەکسانی موچە و دادپەروەری لە موچەدا دەبێت بکرێتن ئەوە دروشمی حزبێک و گروپێک نییە بەتەنیا بۆیەشە ئەمن ویژدانم کە دیسان دەڵم نەم دەویست ئەو بابەتە بکەمەوە بەڵام کە بوویتەوە وەکو پەرلەمانتارێک ئەمن هەندێک لە هەندێک حالەتم کردی لە ڕابردوو و ویژدانم تێدا ئاسوودە بووە ئێستا قسەی دەربارەوە دەکەم کە خوازیار نەبووم یەکەم جارە ئەو بابەتە لە میدیا دەوروژێنم ئەوەی لە ڕابردوو بوو کە باز دەکرا پەرلەمانتاران دەوام ناکەن و موچە وەردەگرن ئەمن یەک فلسم تێدا وەرنەگرت ئەوە محکەمە نیە ئێستا پاکانی خۆم بکەم ویژدانم بووە زۆر سپاس بۆیە دوو مانگم لەو دوو مانگەی بێگەردخان باسی کرد وەرگرت ئەوی دیکە لە پرۆژەی خێرخوازی چێش دەیەوێ پرۆژەکەی پێدەڵم دوو ئیمتیازی پەرلەمانتار وایە ئینسان دەبێت دیفاع لە مۆزوع بکە ئیمتیازی پەرلەمانتار کە حەقی پەرلەمانتارە قانون ڕێگای پێدایە هەر پەرلەمانتارێک خانووە شوقەیە پێی دەدرێ ئەمن یەکێک بوومە لەوانە پێویستیشم پێ هەبوو بیتن دیسانەکە لەبەر ئەو دیوارێکە دروست بۆ ئەو گەنجانێکە لە سەر شەقامدا وەکو ئەوانە پڕن قسەیان دەربارەی ئەو پرسە هەیە ئەمن بڕیارمدا نەسمەخانی پەرلەمانتار و دایکمە سنتەری ئۆتیزم کە ناقانونیە بەنسبەت قانونی پەرلەمان لۆم نییە تەسەڕفی پێ بکەم بەڵام دایکمە ئۆتیزم نەخۆشی ئۆتیزم کە منداڵانی ئۆتیزم لەبێنە بۆیە ئەوە مزایدەنیە داوای لێبوردن هەموو هاوکاران دەکەم مزایدەنیە بەڵام حقیقەتەکە دەڵێم خوازیار نەبووم باسی بکەم بێگەردخان ئەوترێت فراکسیۆنی سەوز و پەرلەمانتارەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان دژی سەرۆکایەتی پەرلەمان کارەکەن ئەمە ڕەئیەکە وترێ و ئێستا شەڕەکە لە پەرلەمان لە نێوان ململانیەکە لە پەرلەمان لە نێوان ئێوە بزوتنەوەی گۆڕان و فراکسیۆنی گۆڕاندایە
تەنها لە بەرەوەی کە گۆڕانن ئەمە تا چەنە حەقیقەتی تایە لە ڕاستیدا من پێم خۆشەواقعێک خەڵکی کوردستان بیزانێ و لەوانەیە کاگڕابوون کە سەرۆکی فراکسیۆنی گۆڕانە شایدی ئەوم بۆ بدا من زۆر جار وتومە من نامەوێ ئێمە وەکو فراکسیۆنی سەوز نامانەوێ دووچاری هیچ جۆرە ململانەیەک بین لەگەڵ فراکسیۆنی گۆڕان بەڵام با من باس لەوە بکەم ئێمە هیچ غەڕەزێکی شخصی و تایبەتیمان بەرامبەر بە سەرۆکی پەرلەمانی کوردستان نییە بەڵام واقعێک هەیە لەناو پەرلەمانی کوردستاندا و لەناو فراکسیۆنەکەی ئێمەدا ئێمە کۆمەڵێک لە هەواڵەکانمان لە خولی ڕابردووی پەرلەمانی کوردستاندا ئەندامی پەرلەمانی کوردستان بوونە و بەشێکیان شارەزایی باشتریان لەوانەیە لە ئەندام پەرلەمانە نوێیەکان هەبوو بێ زۆر جار ڕخنەیەکی قانونی کە لە سەرۆکی پەرلەمانی کوردستان گیراوە ئەم حاڵەتە جۆرێک لە نیگەرانی لە ناو دڵی سەرۆکی پەرلەمانی کوردستاندا دروست کردووە و بۆتە هۆی ئەوەی کە تەشەنووس دروست بێ یاخود من دەمەوێت ئاماژە بە یەک شت بدەم لە ڕاستیدا بۆ خۆتان دەزانن ئێستا ئۆپۆزیسیۆن لە ناو شەقامی کوردیدا لە هەرێمی کوردستاندا بوونی نەماوە ئێستا ئێمە هەمومان حیزبی دەسەڵاتین و لە ناو دەسەڵات داین بۆیە زۆر جار کە مناقەشەی قانونەکان یاخود بۆ پەسەندکردنی یاسایەک سەرۆکایەتی پەرلەمان بڕیاری ئەوە دەدا با تەوافق لە نێوان لایەنەکاندا دروست بکرێت دادەنیشین سەرۆکایەتی فراکسیۆنەکان بە حزوری سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان دادەنیشین تەوافق دەکەین مەرجنی ئەو تەوافقی کە من لە نوێنەرایەتی فراکسیۆنەکەی خۆم دەیکەم 100% لە قەناعەتی برادەرەکەم بێ لە ناو فراکسیۆنەکەمدا کە 18 کەسن بەڕاستی و دوای ئەوە کە دەچێت ناو قاعی پەرلەمان ئارایی جیاواز هەیە ڕاستە من لە زمانی تەوافقەکە پابند دەبم بە تەوافقەکە بەڵام تۆ سەرۆکی پەرلەمان داوام لێ بکە بڵێ من کات نادەمە فراکسیۆنەکەت و پەرلەمانتارەکانت لەسەر قانونەکە قسە بکەن جگە لە دوو کەستان پەرلەمانتاری من مەجبورە من لە ناو قاعەڕێگەی لێ بگرم من ئەوە واقعەکە هەمومان لەوانەیە ئێستا برادرانش کە سەرۆکی فراکسیۆن شایدین بۆ بدەن بڵێ کراوە ئێمە کە تەوافق دەکەین دەڵێن با پەرلەمانتارەکان قسە نەکەن 2 تا 3 کەس لە ناو پەرلەمانی کوردستاندا قسە بکە من پەرلەمانتارەکەم لە ناو پەرلەمانی کوردستان قسە نەکە ڕخنەی قانونی نەگرێ ئەوەی کە پێی دەگوترێن نقطەی نظامی ئەسڵن نقطەی نظامی نییە هەموو زۆر جار کە قسەکان دەکرێن تەنها لەبەر ئەوەی من ناڵێم نەشارەزاییە بەڵام ئەو دەرفەت ڕەخسانەی کە کاگڕابوون باسی لێ دەکات زۆر جار استقلال دەکرێت وەکو مزایداتی سیاسی بەکاردەهێنرێت لە نقطاتی نظامیدا کە ئەمە ئەسڵەن یعنی ئێمە ناکرێ بڵین وڵا سەرۆکی پەرلەمان لە ئێستادا دانیشتەکانی کردوتە ڕاستەوخۆ کە زۆر جار بۆ خۆشی دەڵێ ئەوە اعترافی خۆشێتی ئەمە دەستکەوتە کە خەڵک ڕاستەوخۆ بزانێ ئێمەی پەرلەمانتاران لە ناو هۆڵی پەرلەمانی کوردستاندا چۆن لەسەر خواستەکانی ئەوان شەڕ دەکەین بەڵام ئەوە دەستکەوت نییە کە ئەمە بکرێتە هۆکاری مزایداتی سیاسی لە ناو یەکتردا لەو منتەڵەقەوە بە سەدان و دەیان یاسا پەچی بکەوێت یاسایەک بە 3 هەفتە لە ناو پەرلەمانی کوردستان دەتێنە پەڕێت من بە ئەو قسەکەم تەواو کە من پێم وایە ینی ئەوەی کە باز دەکرێت کە لە نێوان ئێمە و سەرۆکایەتی سەرۆکی پەرلەمانی کوردستاندا ئێمە هیچ جۆرە غەڕزێکی شخصیمان نیە بەڵام ئەوەی کە ئێمە دەگرین نقاتی قانونی و یاساییە کە پێمان وایە نابێت پەرلەمانی کوردستان و سەرۆکی پەرلەمان بۆ هەڵێ یاساییانەدا ڕایەکەی ئەڵێت با سەرۆکی پەرلەمان لەلایەن بزوتنەوەی گۆڕانەوە دانرابێت و ئەندامی جواتی ئەو بزوتنەوەیە بوو بێت بەڵام ئەو وەکو گۆڕان تەعامل ناکە وەکو یەک سەیری هەموو فراکسیۆنەکانەکە تۆ هاوڕایت من لەگەڵ ئەوەدا هاوڕانیم چونکە ئەو ینی بەڵێ من بە بەڵگەوە قسە دەکەم جارێ بەر لە هەموو شتێک ئەو ئەندامی جواکی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕانەوە حضوری هەبوو لە کۆبوونەوەکاندا کە ئەخیر کۆبوونەوەی جواکی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان بوو ئەگەر سەرۆکی پەرلەمان فعلەن بێلایەنەوە هیچ لە یعنی علاقەیەکی سیاسی بە حیزبەکەی نەدەبووە ئەندامی حاڵەتە لە دەرەوەی پەرلەمان لە آخر خۆیان کۆبوونەوەکانی حیزبەکەی دانیشێت بەڵام لە ناو پەرلەمان باسی ناو پەرلەمانە بەڵێ من لە ناو پەرلەمانیشدا نەخێر من با نمونە بهێنمەوە بۆی کە بەرچاوڕوونی زیاتر هەبێ زۆر جار لە مناقەشەکردنی یاساکاندا بە تایبەتی ئەو سیاسایی کە بە پلەپڕوزێ لە کۆتایی ینی لە مانگی حەوت داویستمان تێپەڕیکەین زۆر جار نەخێر ئەو دیفاعی سەرسەختانەی لە مەواقفی فراکسیۆنی بزوتنەوەی گۆڕان کردووە ئەو کاگڕابوون بۆ خۆی حزوری هەیە و زۆر جار ئێمە کە گەیشتونێتە بنبەست لە مناقەشەکانماندا ئەو یەکلایی کردوتەوە ینی بە کورتەکەی لە جێگەی ئەوان قسەی لە خولەکانی تری پەرلەمانەتان گرتیەوە لە 4 ساڵی ڕابردووە بڵێن لە 2009 تاسی ئەنزە ئەوە بوو کە سەرۆکی پەرلەمان نوێنەرێکی سەرسەختی حەزبەکەیەتی و بەرگریکارێکی سەرسەختی فراکسیۆنەکەیەتی ئەوە تا بێگەرخانەڵێت بەشێکی چاک لە بەرنامەکەمان ڕۆیشتووە ئەو بابەتانی کە بەلای من و بۆ خەڵکی کوردستانی زۆر گرنگ هێشتا توێژمان لەسەر هیوادارم اینجا خەریکە و توێژەکەمان سەڕی خۆی دەگرێت بەڵام من ناچار کرام کە ڕوونکردنەوەیکی بچووک بدەم من کە چوومە پەرلەمانی کوردستانەکەم جارندان پەرلەمان بووم دوای ئەوی بەڕێز
کاگیوسف بوو بە سەرۆکی پەرلەمان بووم بە سەرۆکی فراکسیۆنی گۆڕان من لەگەڵ خۆمدا بەڵێنێکی ئەخلاقیم داوە بە خۆم و بە نەکدەرەکانم کە بە درێژای ئەو 4 ساڵە من نوێنەرایەتی بەرژەوەندەکانی ئەوان دەکەم نەک خۆم بۆیە بڕیارم داوە هەر شتێک پەیوەندی بە بەرژەوەندی تایبەتی خۆم هەبێ پرسیاری لێ ناکەم لێکێک لەوانش پرسیاری موچە بۆ نەمکردووە ئەوە سەبارەت بە وەک کتێبینی چکور بچوو سەبارەت بابەت سەبارەت بە بابەتی ئەوەی کە دوو دقە قسەکردن ئەو بە ڕێزە سەرۆکی فراکسیۆنی زەردەگەوتری فراکسیۆن ئێمە لە فراکسیۆنەکان کۆ دەبینەوە زۆر جار بۆ نمونە بۆی بینە خۆشەویستەکان بزان 111 ئەندامی پەرلەمانی کوردستانن بە پێی پێڕێوی ناخۆ هەر هەمووان مافی قسەکردیان هەیە یەک ڕۆژیش یەک دقەش یەک جاریش پێش لە کەس نەگیراوە بۆ قسەکردن ئەگەر فرسەتم بدەیت ئەگەر فرسەتم بدەیت بۆ کاتەکە خسار نەکەیت لە کاتی پەسەندکردنی یاساکاندا کاگڕابوون بۆی ئێمە واضح بین چەند کەس لە هەر فراکسیۆنە ڕێگەی پێدرا لایەن سەرۆکاتی پەرلەمانەوە قسە بکات بۆی مقاطعە یەکتر نەکەین تۆ لە فراکسیۆنەکەی خۆت چەند کەس وەڵام دەدەمەوە ئەگەر هەر یەکێک لەم پەرلەمانتارانە یەکی 5 دقە قسە بکەن 11شان قسە نەکەن 100 کەس قسەکە دەکات 500 دقە ئەنجا بزانێت چەند سەعات دەکات بۆ یەک بۆ یەکی پەرلەمانەکانی تر وایان وتووە ئەگەر تۆ فرسەتم بدەیت باشە لە دنیای عرفێکی قانونی هەیە پێشنیاری لیژنەی یاسایی لە پەرلەمانی کوردستان بۆ هەندێک بابەت دەکرێت فراکسیۆنەکان لە نێو خۆیاندا ئیتفاق بکەن بۆی ڕەئی فراکسیۆنەکەیان بگەن نەک پەرلەمانتار ڕەئی فراکسیۆنەکەیان بگەێنن دەکرێت سەرۆکی فراکسیۆنەکان و یەک دوو کەستر قسە بکە هەر بۆ نمونە بابەتی بودجە ئومێد خۆشناو لێرە شاهدە بابەتی بودجە وتمان دوای لە هەر برادرانی پارتی بەشایی دەگرێت لەبەرەوەی ئەو برادر ئێستا لەم ڕێیە ئێمە جیاوازی ڕەنگە 2 دقیقە بڵام بەگەرخان شاهدە نە ئێستا ئەوترێت یعنی با پرسیارەکانمان بۆ قسەکانت ئەوە گری بانە ڕەوش دێنێ سەر ئەو بابەتە بەڵێ کە بابەتی بودجە ڕووی دەمانزانی ئەم بابەتە پەیوەندی بە پارەوە هەیە لە دەرەوە دەکرێت بە مزایدە وتمان بۆی ڕێبگرین لە مزایدە دەبێت سەرۆکی فراکسیۆنەکان هەر کەسە و ڕێی سەرۆکی فراکسیۆنەکەی بڵێ ئەو ئێستا دۆکیمنت ماوە تەسویر کراوە هەموو هاوڵاتیان چوان پرسیارەکەن کە فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان هەموو سەرۆکانیان قسەیان کردووە کە ئێمە ئەو یاسایە پەسەند دەکەین لەبەر هەر هۆیەک بێ کەواتە ئەو بابەتانە ئەو هابوو نەک ئەوی سەرۆکی پەرلەمان خەڵکی ناچار کرد بێ خەڵک دەبێت کەس قسە بکە و دوو کەس بکە ئەوە ڕاست نییە بەڵام من هیوادارم بابەتەکەمان نەچێت سەر سەرۆکی پەرلەمان پرسیارەکەی منت وەڵام نەداوە پرسیارەکەی ئەو پرسیارەکەی منەوە بوو ئەوترێت سەرۆکی پەرلەمان کە گۆڕانە ڕائەتی ینی دیفاع لە فراکسیۆنەکە من هەندێک بابەت دەڵێم هەمووی مەسئولم لێ ڕەنگە ئەم 50 ساڵتر من پێویستم بەم قسانە بێ ئەگەر ئەم قسانی من ناڕاست بن زەربە لە ژیانی سیاسی خۆم بدە دوای ئەوەی ئەو بەڕێزە بۆتە سەرۆکی پەرلەمان بووم بە سەرۆکی فراکسیۆنی گۆڕان لە یەک کۆبوونەوەی فراکسیۆنی گۆڕانە بەشداری نەکردووە لە یەک بابەت لە یەک گفتوگۆ لە یەک مناقشەی سیاسی بڕیار یاسا یەک قسەی نەکردووە یەک تداخلی نەکردووە و تەنها بۆ شاهدیش ئەو دوو بەڕێزە هەردووچان لە کۆبوونەوەکانە تەنها حەزوری نەبوویان بە تەلەفۆن بە پەیوەندی دانیشتنی تەلیفۆنی یەک تەلیفۆنی بۆ من نەکردووە لەسەر یەک یاسا یەک قسەی نەکردووە مەسئولم لە هەر هەموو قسانی دەیکەم و من چەندین جار وتومە بابەتێکی ئێستا ئەگەر فرسەتم دێ ڕووی دەکەمەوە زۆر گرنگە دەکید دەکەمەوە ئەو نەزعی ئەو عەقڵەتە بەڵێ بە کورتی ئەوەی دەکەم سێکتاریانیزم عەقڵێتیش طائیفیە سەرۆکی پەرلەمان ئەرچێتی لە ڕووی بە پێی قانون و پێڕێوی ناخۆ بێلایەنانە ئیداری فراکسیۆنەکان بکە فراکسیۆنی گۆڕان بێلایەن نییە لە نێوان فراکسیۆنەکان ئێمە ڕێی خۆمان هەیە ئێمە هێزێکی جیاوازین فراکسیۆنێکی جیاوازین لە پارتی جیاوازین لە یەکێتی جیاوازین لە ئیسلامەکانیش جیاوازین بەڵام سەرۆکی پەرلەمان ئەرچێتی بە پێی پێڕێوی ناخۆ بێلایەنانە ئیداری دانیشتەکانی پەرلەمان بکە وای کردووە ئێمە لە فراکسیۆنی خۆمان ئیدارەی سیاسەتی بزوتنەوەی گۆڕان ئەجەنداکانی بزوتنەوەی گۆڕان دەکەین لە پەرلەمانی کوردستان بەڵام سەرۆکی پەرلەمان ئیدارەی دەرسەکانی پەرلەمان دەکا وەک پیاوێکی میهنی بێلایەن بۆ جوابەکەی بێگەتخانیش کە دەڵێن بێلایەنانم بەسمانەوەنی ئەندام سەرۆکی پەرلەمان هەڵسەڕای بزوتنەوەی گۆڕانە ئێستاش بەشداری دانیشتەکانی ڕێبەرایەتی بزوتنەوەی گۆڕان دەکەن لەناو پەرلەمان بێلایەنانە ئیدارە دەکات و تەنها بۆ زانی نیشتان بۆی بەڕێ سەرۆکی پەرلەمانی گوێی لێبێچێک لە ڕخنەکانی بزوتنەوەی فراکسیۆنی گۆڕان ئەوەیە کە سەرۆکی پەرلەمان داشکاندن دەکات لایەنگیری دەکات بۆ فراکسیۆنەکەی بەڕێزیان و بەتەمای بەڕەسمی لە خولی داهاتوودا پێی بڵین کە ئێمە لە بزوتنەوەی گۆڕان هیچ کە قبوڵ ناکەین بەڵێ نیگەرانی کردوین زۆر جار کاتێککە پرۆژه یاسای بودجێ حساب ئامادە دەکرێت لە مادەی پێنجەمە ئۆپۆزیسیۆن جەخ لەسەرەوە کاتەوە کە وەزارەتی دارایی من خۆم بەرچاوم کەوتووە پرۆژه یاساکە مادەی پێنجەم لە پرۆژه یاسای بودجێ حزب لە مادەی پێنجەمە ئۆپۆزیسیۆن ئینکاریەکە لەسەرەوەی کە دەبێت وەزارەتی دارایی مولزم بێت بەوەی کە قەرەبووی چەند ساڵی ڕابردووی ئۆپۆزیسیۆن بکاتەوە بەوەی کە ئەو بڕەپارەی کە ئێستا پێیان نەدرێ هاوتا بکرێ ڕابردووشیان هاوتا بکرێت بۆ ئێستا کە قەرەبوو بکرێتەوە بەڵام دوایی فراکسیۆنی یەکێتی و پارتی نانێشتەوە مادەیە جێبەجێ بکرێت لەبری ئەوە گۆڕان پێشنیارەوەی کردبا کە کەسوکاری شەهیدان و ئەنفالکراوان و دەست ڕژێمی بەعز قەرەبوو بکرابانە باشتر نەبوو لەوەی کاک محسین بەڵێ پاچی لەسەر باسی بودجێ حزب پێم وایە زۆربەی پرسیارەکان ئەو یاسای من پێم خۆشە بودجە بابەتێکی گرنگە یاسایەکی گرنگە من زۆرم پێ خۆشە هەموو دانیشتەکە باسی بکەین زۆر لەجێ خۆیەتی
لە بجێ حسابەکەت بابەتەکە بێت سەر بۆ یاساکەمان دەرکردن ئامادەم باس ئەو خاڵی کاک جوتیارەوە پاشان دێنێت کاک جوتیاری خۆشەویست حکوومەتتی هەرێمی کوردستان بەهۆی قەیرانی مالیەوە لە یەکی 2014 بجێ حیزبەکانی نەداوە ئەگەر حکوومەت ئەو التزاماتی خۆی جێبەجێ بکاتە دەبێت حکوومەتتی هەرێم ئەو بجێ بداتەوە بە حیزبەکان ئایا تۆ پێت باشە حکوومەت بە جۆرەی یاسایەک بجێ بداتەوە حیزبەکان یا عشوایی لە خولی پێشوودە پێش ئەمی ئەو یاساکە دەربچێت حکوومەتتی هەرێم بەبێ یاسا بە میزات بجێ داوەتە حیزبە سیاسەکان سەوی ئەو نەقسانەتان بۆ دەکەم بۆ دەخوێنمەوە کە هەبووە بۆ نمونە حزبی شوعی بۆ نمونە لەگەڵ ڕێزم بۆیان یەک کورسیان هەبووە بەڵام 580 میلیۆنیان وەرگرتووە بچونە تەفاسیلەوە پرسیاری کاک جوتیار ئەوە نەبوو پرسیارەکەی ئەوەیە ئێمە بۆ ئەومان پێشنیار کردو بۆ باز بۆچی یعنی لەم بۆ باز دەکەم بۆ گرنگتر نەبوو نانە پرسیارەکەی ئەوەیە ئایا بۆ ئێمە پێشنیارمان کردو ئەثەری ڕجعی هەبێ بە زمانی قانون لە یەکی 2014 ئەم یاسایە جێبەجێ بکرێت لەبەر ئەوەی دەمانوێت لە یەکی 2014 لە 2009 تاوکو ئێستا نانە یەکی من بۆ خۆم لە ناو فاڵەکە بێگەردخان دامانە دەنگدانەکەمان دۆڕاند لە دەنگدانەکە بنەرە خۆشەویستەکان دەتوان سەیری کەن بزان وتمانە یەکی 2014 یاننا وتمانە لە یەکی 2014 حکوومەتتی هەرێم بجێ حیزبەکانی ڕاگرتووە کە مادام بجێ حیزبەکانی ڕاگرتووە مادەی 5 دەڵێ مادەی 5 لە بەردەم مادەی 5 دەڵێ کە هاتە دەرێ لە قانونەکەی پێشەوەی بێتە ناو مناقەشەی پەرلەمان بدەن باسی و بابەتەوە خۆی دەکەم هەر هەموو دۆکیومنت کراوە حکوومەتتی هەرێمیان پێشنیارمان کرد ملزم بکرێ بە جۆری ئەم یاسایە بودجە بدانەک بە جۆری ئەوەی پێشووکە یاسانە بووە ئێستاش لەگەڵ ئەو ڕائین دیفاعی لێ دەکەین بە جۆری یاسانە بوو بۆ وەرتانەگرت بابەتی شترە تۆ پرسیاری ئەو دەکەین بۆ بجەما وەرگرتویان بۆ یاساکە باس یاساکە دەکەین سەبارەت بەوەی پێشوو ئەمەی کە بێگەرخان بۆی ئەوش وەڵام بدەینەوە ئەوەیان لە دەرکەوتی بستنەوەی گۆڕانەوە کە سلفە دراوە ئەم قسەی من نییە ئەو ڕۆژەش لە بەرنامەکەدا یەکێک لە ئەندامانی فراکسیۆنی سەوز لەگەڵ ڕادیۆی نەوا قسەم کرد ئەم پێشنیاری بەڕێزان سەرۆکی حکوومەتتی پێشوو بووە هەردوو بەڕێزان بەڕێز دکتۆر بەرحم ئەحمەد ساڵح و بەڕێز نێچیروان بارزانی ئەو ساکە ئێمە ئەوەمان باس کرد ئەم بجێ بە ناعادیلانە دابەش دەکرێت بە میزاز دابش دەکرێت یاسای تا پەیڕەو ناکرێت پێشنیارەکان خستۆ بە تەلەڤیزیۆن ماوە ئامادەین ئەمەش بە دۆکمنت کەشی خەڵکی کوردستان ئێستا پەسەندتان کردو عادیلانەیە ئەگەر فرسەتم بدەیت دوای تۆ پرسیارەکە تەواوکەم لەوێ وتیان ئەم با سلفێ دەدرێت ئەحزابی سیاسی بە یاسا ڕێک نەخراوە خۆیان دانە پێناوە پەلەم لێمەکە ئەو کاتێک کە یاسا دەرچوو گرفت لەسەر ڕێخستنەکەی کاگڕابوون من جوابی ئەو دەم بەڵێ ئاخرنا ئەگەر یاسا دەرچوو ئەو حزب سیاسیانەی لەسەر ڕێخستنی کەسی شکای لەسەر ڕێخستنی بودجەی ئەحزاب نییە کارێکتر نەکەین ئەو حزب سیاسیانەی قەرزار دەبنەوە بۆ نمونەیەکی تیشتمانی کوردستان قەرزار دەبێتەوە دەبێت قەرزەکەی بداتەوە دەوڵەت ئەو حزبانەش کە ئەو بابەتی شتر بە هەر هەمووی نەکەین چێشتی مجەور بۆی بزانین بینەران بزان ئێم پێشنیاری چیمان وەڵام تۆ دەدەمەوە ئەمە قسەی پێسە هەردوو سەرۆکی حکوومەتتی خولی پێشوو بووە وتوانە ئیلتیزام بە قسەکانی خۆتان بکەن دەبێت بچێتە یاساکە و قسەکان ڕەت کرایەوە بۆی بنەرە خۆشەویستەکانیش بزان ئێمە هەمیشە لەگە برادرانی پارتیەک نین لەوێدا برادرانی پارتی و فراکسیۆنی سەوزیەکیان لە دژی پێشنیارەکەی ئێمە دەنگدانەکەمان دۆڕان ئێمە لەگەڵ قەرەبووکردنەوەی سیاسی نەبووین فەرموو محسین حەسەن بە خێراتی میوانە بە ڕێزەکانەکەم دەست خۆش بۆ کاگیادگار کاگیادگار پرسیارەکەم بۆ کاگرابوونە ئایا کاگرابوون خزمەت گوزاریەکانی ئێوە باشە چاکسازیەکانی ئێوە گۆڕینەکانی ئێوە هەتا ئێرە بوو تاو ستۆپ نمونەشم بۆ ئەوەیە کە پەرلەمانتارەکانتان بە تایبەتی کاک عەلی حەمە ساڵح باشە ئەو هەموو ژمارە خەیاڵی ئێهێنایە سەر شاشە باشە کەچانەها گەنجی چۆنەڵێ تووشی شڵەژان کرد و حەڤەی شوباتیش ئێوە دروستان کرد باشە کوا ئەو هەموو ژمارە خەیاڵیە من پرسیارەکەم ئەوەیە ئێوە وەکو ئەندام پەرلەمان من ئەمەوێت کاک عەلی حەمە ساڵح ئەیوێت نەک بودجە بۆ خەڵکی کوردستان تەنانەت ئەتوانین بودجە تەنانەت بۆ کابانی بەڵێ زۆرەکانی منیش ئیزافەیەک بۆ قسەکەتەکەم زۆر سپاس دەکەم کاک محسین گیان گەر کاگەرکان بفەرمێ داوای لێبوردنەکەم کاک ڕابوون ئیزافەیەک بۆ قسەکەی کاک محسین یەکێک لەو دروشمانەی بەرزتان کردبووەوە گەلێک خاوەنی نەوت بێت نابێت بێموچە بێت بەڵێ ناوی بڕێزە چ بوو کاک محسین لە ڕۆژانی ڕابردوودا پەرلەمانتارێکان ئەڵێت داهاتی نەوتی هەرێمی کوردستان بەشی 20 لە سەدەکات ئەوەتان لە چی و ئەمەتان بەڵە جواب دەدەم بەڵام تکا فرسەتم بدە کاک محسین ئاماژەت بۆ کرد کە ئێمە ڕۆڵمان هەبووە لە حەفدەی شوبات بەڵێ ڕاستەخۆی باسی هەمان دەکەین باسی هەمان دەکەین باسی فرسەت بدە کاک محسین دەنگی ناگات سپاس دەکەم کاک محسین بەڵێ ئێمە ئەگەر ڕۆڵمان هەبوو لە حەفدەی شوبات ئەوە من زۆرتر هەست بە شانازی دەکەم حەفدەی شوبات و ڕۆژانی دواتر فترەیەکن لە مێژووی پرشکداری گەلەکەمان ئێمە شانازیان پێوە دەکەین ئێستاش خاوەنی هەموو داخوازەکانی حەفدەی شوباتیەکان ڕۆژانی دواترین ئەگەر فرسەتم بدەیت ئێمە تۆ کۆمەڵە پرسیارەکەی خەڵدو ئەی من نابێ وەڵامیان بدەم ئەی دوای ئەو بەرڕێزانە ناڕۆن ئەی بۆ وەڵامی هەم پرسیانداوە ئێمە شانازیان پێوە دەکەین بەڵێن بە هەموو ئەوانە دەدەین کە داخوازەکانی حەفدەی شوباتیان بەرچۆتەوە ئێمە لە پەرلەمانی کوردستان
ئەو داخوازیانەمان لەبیر ناچێتەوە بە دوایدا دەچین ئەوە سەبارەت بەوە سەبارەت بە بەڕێز علی حەمە ساڵح دەبوایە ئەو پرسیار لە من نەکرێت چکە پەرلەمانتارە من پەرلەمانتارێکم بەڵام وەکو مەوزوعی لە کەناڵی فەرمی ئەگەر وەڵام بدەمەوە کاک علی یەکێکە لە پەرلەمانتارە چالاکەکان تەنها بە تاکیدی ینی بۆی شخصی نەبێ بۆ کاک علیش ڕێز و حرمەتمان بۆ کاک علی بەتەواو بۆی نەبێ بە پەرلەمانتارێکی چالاکە ڕۆڵێکی زۆر چاکی ژێڕاوە لە بەدەخستنی گەندەڵی لە کوردستان کە هەمومان بە برادرانی پارتی و یەکێتی و گۆڕانی ئیسلامەکانی شەو دانمان پیاناکە لە کوردستان گەندەڵی هەیە بۆتە قەرار لە پەرلەمان دەرچووە کاک علی یەکێک بۆ لەوانەیە کە ڕۆڵێکی باشی ژێڕاوە ڕۆڵێکی باشی گەڕاوە لە ئەوەی کە پێشنیاری باشی بۆ دەوڵەت کردو جا لە فلان بەرنامە لەکوێ یەکەم کورتی هەبوو بابەتێکی طبیعیە دەکرێت ڕابالمەعروف و ئومێد خۆشناو و بێگەتخانیش کەم کورتیانەوە بێ سەبارەت بە موچە ئێمە سوورین لەسەرەوەی ئێستاش خاوەنی هەمان قسەین قسەکە دەڵێ گەلێک کە نەوتی هەبێ نابێ فەرمانبەرەکانی بێ موچە بن من ئیزافەیەکی دەخەمە سەری من دەڵم گەلێک نەوتیشی نەبێ نابێ فەرمانبەرانی بێ موچە بن بەڵام بینە لە خۆشەویستەکان ئێمە تەنها مانجێکون 10 ڕۆژە لە حکوومەتی هەرێمی کوردستان داین ئەم برادری دەستە ڕاستمەوە برادری دەست چەپ 20 ساڵ حکومڕانی دەکەن لە کوردستان ئەگەر ڕخنەیەکە بێ کاکە محسینی خۆشەویست لەسەر ئەوەی بۆ فەرمانبەرانی کوردستان موچیان پێ نادرێ بۆ زانینە قەیرانی مالی لە یەکی یعنی سەرەتای مان 2014 زۆر سپاس کاک ڕابوون زۆر سپاس کاک ڕابوون بۆی حەقی کاگومێر نەخۆ ئەو جارێکە هاتووە لە ڕێگەت پێ ئەمریز بنادەمەوە ئەیدی وەختەکە زۆر ئاگادارم ئەوترێت ئەوە دیسان ڕخنەیەکی لێوە گرتەوتی ئەبێت ئەو ڕخنەی ڕوبەڕووی ئێوە بکرێتەوە پێت وایە تەوقیتێکی باش بوو کە ئێوە باسی بودجێ حزابتان کرد لە پەرلەمان بە کورتی بێت پێمانە ئەو ڕخنەیە لەمە جیرابێ کە ئێمە سەبەب بووین لە بودجێ حزاب بەشێک بۆ لە کۆمەڵفرەکان هەتا پرۆژه یاساکەی ئێمە نەبووە بەڵام ئێمە لەگەڵ وەکو بێگەرخانش باسی کرد لەگەڵ بە یاساییکردنی داین و لە ڕابردوشدا من جوابی کاگەڕابوون دەدەمەوە ئەوەی لە ڕابردوو کرایە عشوایی نەکرایە ئەگە برێن نایەکسان نادات پەروەەر بووە بەڵێ نادات پەروەری تێدا هەبووە نمونێ لەسەر یەک دوو حزب پێناوە کە بۆ شکلە بە بەڵام ئەوەی ڕابردوش بە پشت بەستن بۆ بە یاسای حزبی سیاسی لە وڵاتەدا بجەدراوە بەڵام نادات پەروەری تێدا هەبووە یەکسانەتی تێدا نەبووە ئێستا بە یاسایی دەکەین و لە پەرلەمانی کوردستان بە یاسا کراوە بۆیە تەوقیتەکەی باش بوو تەوقیتەکە تر نەبوو کە خەمی خەڵک بێت بودجێ حزاب بەتاکید لەوانەیە تەوقیتەکە جێی هەڵوەستە لە سەکردن بیتن بەڵام کە داخلی بەرنامەی کارکرا داخلی بەرنامەی کارکرا ڕۆژێ ئێمە نەبوو لە فراکسیۆنی زەرد بەڵام شتێک نەتانەتوانین ڕەتی بکەنەوە بڵێن لەم کاتێ نابێت نەدەکرا ئەمە نەکەوینە سنگەری ئەو مزاملەیە شتی زەرورتر هەیە و شتی نازەرور هەیە بودجێ حزابیش یەکێک لە شتە زەرورەکانی ئەو وڵاتەیە یاسایەکە لە یاسایەکانی ئەو وڵات سەمان لەسەرەوە نیە ضروری نیە کاگوم سەمان لەسەر ئەوەیە ئێستا کاتێکی گونجاو بوو کە ئەم وڵاتە بەرنامەی کار و لەو کاتی خوێندنەوە یەکەمی بۆ کراوە لەو کاتی یاداشتی پێشکەش کراوە بەتاکی سەرۆکایەتی پەرلەمان بە پێ دەسەڵاتی خاتە بەرنامەکار تەرحیب بزوتنەوەی گۆڕان بووە فراکسیۆنی ئەوان پرۆژە یاسایەکان تەقدیم کردیە و مؤیدی هەبووە خەڵکی دیکەش واژووی کردیە پەرلەمانتارانی دیکەش واژوان لەبێ کردیتەوە واژوو کراوە لەوانەیە لەو زەمەنیدا ئەوە ببیتن کە ئەو گۆڕانیان ئەو وەقتی ئێستا کە تێدانە بەو شکلێ نەبووە کە خوێندنەوە یەکەمی بۆکراوە بەڵام ئێمە لەوێدا کە هەڵوەسە دەکەین لەسەر ئەوەی کە کاکە باسی لێوە کرد لە مادەی پێنجەمیدا ئەسەر ڕزعی نەبیتن بۆیە لەوێدا لەگەڵ ئەوەدا نەبووین کە بگەڕێنەوە ئەسەر ڕزعی لەبەرەوەی لە یەکی 2014 بودجێ حزب نەدرایە و دەشکرێ نەدرێتن ئەوەی لە ڕابردوو من هەبووە دەکرێت حکوومەت دەستا بڕیارداتن 1 دینار و 1 فلس نەدات هیچ لایەنێک گوتوێتی کە حکوومەت ملزەمە ئەوەی پێشووتریش قەرە بوو بکاتەوە ئەوە بزوتنەوەی گۆڕان بەڵێ ئەوە تەڵەبیان بوو دەنگدانەکەش دەنجام پێنەدا بەڵام من لە ڕاستکردنەوەیەک لە ئێمە دەنگمان پێنەدا کە ئەسەر ڕزعی هەبێتن و لە یەکی 2014 حسابی بۆ بکرێ هەتا باسی ئەوەش تێدا کرێ ئێمە لە پارتی دموکراتی کوردستان زەرمەند دەبین کەمتر دەڕۆمە گوتمە حسابی ئەومان نەکردێ پارتی چی بەبەردەکەوێت چی بەبەرناکەی لەو میزانیەدا ئەوەندەی مەبەستمانە کە بە یاسا بکرێتن و هەر کارێکیش لە وڵاتەدا بە یاسایی بکرێتن ئێمە پشتگیری لێ دەکەین بۆیە ئەوەی لە ڕابردوودا بووە دیسان دەڵێمەوە هەمووی بە عشوایی نەبووە ئەوەش بە پێی یاسایەک بووە بەڵام ئەگە نادات پەروەربێتن ئەمڕۆ بەرەو لە ئێستاە هەر حزبێک ینی بە چ شێوازێک بودجەی پێدرێت ئێواڵێن بە یاسا خەممانەوە بۆ بە یاسا ڕێک بخرێت ڕێک خراوە وایە بڵێ چەند پێوەرێکە بووە پێوەرەکان بە بنەما وەرگیراون یەکێک لەوانە مەقعدی پەرلەمانی بووە خولەکانی هەڵبژاردن بووە کە بەشداری کردبووە و هەندێک مەساحی ئازادی فرەحزبی کە لە وڵاتردا فرەحزبی هەیە مەساحی ئازادی تێدا فراهم کرایە ئەو حزبەی لە هەڵبژاردنێکدا بەشداری دەکاتن و کاندیدەکانیشی دەرناسن و مەقعدی پەرلەمانیش بەدەستدێنیتن لەوێ کۆمەکێکی هاوکاری مادی دەکرێتن و لەگەڵ ئەوەشدا دیسانەکە تەوازناتی حزبەکانی تێدا بووە تەوافق زاڵ بووە بەسەر یاساکە ناتوانین ئینکاری ئەوە بکەین چەندین کۆبوونەوەی داخراوی تێدا کراوە
وەکو باز دەکرێت لە ژوورە تاریکەکان بڕیاری تێدا درراوە هاتۆتە جەرسەی پەرلەمان مناقەشەی تێدا کرایە و ڕێی سەرنجەکان جێپەنجێ هەمووانی تێدا جێبووتەوە و قسەیەش کە ڕاگەیانەکان لە کۆنە وتویانە لە ژوورە تاریکەکان لەنا لە بری پەرلەمان ژوورە خۆ ئێستا دووپاتکردەوە ژوورە تاریکەکان کفری تێدا ناکرێت ژوورە تاریکەکان ڕێکەوتنی تێدا دەکرێتن ژوورە تاریکەکان ئەو تەوافقی تێدا دەکرێت ئێستا هەمومان بەس بەڵێ خێرەکە بۆ ئێوامێنێتەوە لە پەرلەمان نانە ئەو ژوورە تاریکان خۆمان بەشدار بووینە نەک حزبەکانمان ئێمە سەرۆکی فراکسیۆنەکان مفاوزاتمان کردیا لێژنەی دارایی مفاوزاتی کردیان نە لە حزبەکانمانەوە ئیعاسات بێستا من سەحابی قسەی خۆمم یەک ئیعاز لە پارتی دیموکراتی کوردستانەوە لە بۆ فراکسیۆنی پارتی نەهاتێکە لە ڕێگای منەوە دێ سەرۆکی فراکسیۆنم پێمان بڵێتن پارتی چی بەبەردەکەوی لە بودجەی حزاب غیری ئێستا عدالەتی تیادایە ئەو بزەی ئێستا بەڵێ یەکسانیەکی تێدا هەیە دەکرێت 6 مانجی دیکە نەمانزانی بۆ بکرێتەوە بڵێ نەمانزانی بۆ چەندانراوە باسم کرد کۆمەڵێک پێوەەر هەیە کۆمەڵک پێوەرە تۆ ڕقم یەخیرم کورسێک 6 میلیۆن دینارە دانرایە زۆر نییە ئەمە 6 میلیۆن کاگومێت نسبێ ئێستا بەڵام لەبەرەوەی گۆڕانکاری بەسەردادێن کرد بە پوینتان بێ بۆی کە 6 میلیۆنەکەنەوەکرێت لە بۆ پوینت بۆ گۆڕانکاری بەسەردادێکات دوای دێمە سەرباسی ئەو پوینتە ئەوتێت ئەمەش فێڵێکە لە هاوڵاتیان کراوە دێمە سەرباسی فەرمو کاگەرکان بەڵێ پرسیارەکەم هەر کەسێکیان جوای باتەوە ئاسایی بەڵێ بدەتەوێت جوابی هەر کامێکیان بەلای منەوە ئاسایی چونکە هەمیان لە دەسەڵاتانە ئێستا هیچ جیاوازیەک من وەکو دەنگدەرێک دەنگمدا بۆ ئەوەی ئەم بەڕێزانە بچن ناو پەرلەمانتارە وەکو کارکتەرێک خزمەتی منکەن و یاساکان دەرکەن بۆ چاودێریکردن و بە دوواداچوونی بەڵام بەداخەوە ئەوەی کە من چاوەڕێم لێک ناتەدی ئەوەی کە ئەوان بانگەشیان بۆ کرد ئێمە قوتی خەڵکە گێڕن بۆ خەڵک بەڵام قوتی لە قورگێمان دەرێناوکرێنە بە قورگی حیزبەکانیانە و من تێڕوانینێکی سەرمایه‌داریم هەیە بۆ هەموو ئەحزابەکانی ئەم وڵاتی ئێمە و دومیش قسەیەکمێ لەسەر قسەکانی کاگرابوون ئەڵێ مەرج نییە هەموو وڵاتێک کە نەوتی هەبوو نازان خۆشببختی بێ موچەخۆرەکانی بەڵام مەرجش نییە هەر وڵاتێک نەوتی هەبوو یام نەیبوو ئەحزابەکان ببن بە فیرعون و بەمافیا بەسەر پارەی ئەم وڵاتەوە ئەمە ئەوەش دووهەم بۆ یاسایەک دەرناکەن بۆ کەمکردنەوەی موچی و ئیمتیازاتی خۆتان بەڵام کاتێک هەیەتە سەر هاوتاکردنی موچەی فەرمانبەر و ئەم شتانە هەموو یەک دەنگە بەڵام کاتێک لەسەر بودجەی ئەحزاب هەمووتان کۆکردن بەڵام کاتێک هەیەتە سەر موچەی فەرمانبەر من خۆم یەکێک ملوانەی کە حوس على سەری بنزینەوە سامەڵانە سەرمە قسە نەکراوە بەڵام تاکو ساش خەزانی بنزینخانەکانی وڵاتە نەیت زۆر سپاسم کاگەرکان ڕەنگە تۆ کەمی جۆستابی حوت ساعاتەکە هەیە زیاتر وەستا سپاس دەست خۆش کاگرابوون ڕووی دەمی زیاتر لە تۆ بگەر وەڵامی بیتەوە یەکسەر بەڵێ بینەرە خۆشەویستەکان بابەتێک بە چاواشەکاری کراوە ئەو بابەتەش ئەوەیە گوای ئێمە لە پەرلەمانی کوردستان پارەمان تەوزیع کردو بەسەر حیزبە سیاسەکانە شتیوان نەبووە ئێمە یاسامان دەرکردووە لە مستەقبل تەوزیع یەکەم ئەگەر کاک فرسەتم پێ بدەیت لە ڕۆژی پەسەندکردنی یاساکەیەوە ئیجبارە بەوەی کە بودجەی حیزبەکان دابین کە ئەگەر لە ئێستاشدا نەبێت دەبێت قەرەبوویان بکاتەوە بۆ ئاگاداریتان واقعەکە من ناکرێت خۆ بکەینە چاوی تۆ بێگە سەرت دێ کە سەری خۆتا دەگەم مقاتعام کردی بڵێ ئەدەبی وتوێژەکەی من باشنە بۆ دەبێت ئەدەبی وتوێژەکەمان ئەدەبی چڕەکێک بووی خەڵک تێبگات دەڵێن ئێمە خاوەنی هەموو شتەکان ساخ الحەمدلله پەرلەمان ڕاستەخۆ بڵاو دەکرێت و دانیشتەکانی من خاوەنی قسەکانی خۆمم باش نییە هەموو قسەکان دەکەم ئێمە لە پەرلەمان یاسامان دەرکردووە لە ساڵی 1993 لە یاسای ئەحزاب دەڵێ پەرلەمانی کوردستان دەبێ یاسایەک دەربکە بۆ بودجەی حیزبەکان و پەرلەمان کە یاساکەی دەکرد حکومەت ملزم دەبێ بە جۆرەی یاساکە بە یاسا بودجە بدا بە حیزبەکان لە ساڵی 93 بۆ 2014 یاسای دەرنەکراوە یەکێکی تر لە شانازیەکانی ئەو خولەی پەرلەمان کە من پێم وایە شانازی پەرلەمانە با نەڵم شانازی فلان گروپ بڕام بۆ تاعیفەتنێ لە سیاست شانازیەکی تر لە شانازەکانی خولەوەی کە توانیمان دوای 23 ساڵ بکەین بە یاسا کە کردومانە بە یاسا بینەرانی خۆشەویست ئامادەبوانی بەڕێز لەوێ باس کرا کە ئێستا قەیرانی مالی هەیە وتومانە سەرۆکی پەرلەمان کە بەشێک دەبێت لە نێتی مشەڕع بەشێک دەبێت لە یاسا تەقەشوفی مالی حکوومەتی هەرێم تەطبیق دەبێت بەسەر یاساکەشدا بەسەر ئەم بودجەی حیزبەکانیشدا واتە معناکە چی؟ ئەی بۆ داوای قەرەبووتان کردووە لەو فترەی کە نادرێت من ئەگەر پرسیارەکان ئەویان جواب پرسیارێک جواب دەدەم ملزم نیم بەوەی جواب دەدەم بەڵێ تەقەشوفی مالی تطبیق دەبێت بەسەر بودجەی حیزبیدا یعنی چی؟ یعنی ئەگەر حکوومەت پارینی وەک ئێستانێتی دیسان ئەو شتێکە لە دنیای هەیە تەقەشوفی مالی حکوومەت پارە نادا بە حیزبەکان ئەگەر حکوومەت کەمێکی هەیە دەتوانێت نیوەیان بداتێ من لە فراکسیۆنی گۆڕان بەناوی فراکسیۆنی گۆڕانەوە ڕای دەگەیەنم بۆ هەر کورسیەک بە 20 میلیۆنیش ڕازین ئەوەی کە ڕازی نەبوو ئەگەر ئەو برادر ڕازین تەنها کورسی ئەم خولەش حساب ئەگەر پرسیارەکەەوەی بینە سەر ئەوەی ئەم یاسایە چۆن کرا کاتی ناوبڕەگەر بەدوگەر وەڵامیەوەم بیت بەڵێ ئێمە ڕازین تەنها بە کورسی ئەم خولە و ئەو کورسیەش بە هەمووان کۆ ببنەوە تەحەدای هەموو فراکسیۆنەکان ئێمە بە کەمترین پارە ڕازین
ئەمە ڕێی ڕسمی فراکسیۆنەکە و ڕێی فراکسیۆنی گۆڕان ڕێی بزنی گۆڕانە ڕێی ڕابوون شۆک سەرێک فراکسیۆنی گۆڕان ئەوەی کە ڕازی نەبوو کورسەکانی ئەم خۆ لە حسابکرێ فراکسیۆنی سەوز بوون بێگەتخان خۆی لێ بووە ئەوان دوو خۆیان پێشنیار کردن با وەڵامی ئەو پرسیار با وەڵامی ئەو قسەی بەڵێ زۆر بە کورتی بۆ ئەوەی کە خەڵکی کوردستان چاواشە نەکرێ نەخێر نەخێر ئێمە دوو پێشنیار هەبووە ئێمە لەسەر پێشنیاری دووەم وتومانە من ئێستاش لە بەردەمی هەموو خەڵکی کوردستان دێڵم لە هەموو دنیادا کە تەمویلی ئەحزاب دەکرێت لەسەر دوو بنەما دەکرێت یان ڕێژەی دەنگە یان ژمارەی کورسی پەرلەمانە ڕێژەی دەنگ کە حساب دەکرێت بۆ هەر حزبێکی سیاسی ئەخیر هەڵبژارنی ینی بڵێن بەڵێ وا دەڵم پەرلەمانی بەغدا لە بەرەوەی تعبیر لە سنووری باشووری کوردستان دەکا پەرلەمانی کوردستان هەڵبژێردراوی چوار محافەزەی کوردستانە بەڵام حزبە سیاسیەکان بارەگا و تەنزیماتیان لە کەرکووک هەیە لە خانەقین هەیە لە مووسڵ هەیە لە شنگال هەیە لە هەموو شوێنەکان هەیە ئەگەر من بەڕاستی لێرەوە دەپرسم ئایا بزوتنەوەی گۆڕان خۆی بە نوێنەری ئەو ناوچانە نازانێت کە ئەوانی بێبەش کرد لەم قانونەدا یان ئەوە تا ئێمە بزوتنەوەی گۆڕان داوای بەڵێ دڵێ نابێ ئەوان دڵێ نابێ ئەوان حسابیان بۆ بکرێت تەنها پەرلەمانی کوردستان بەڵێ بێگەرخان پێ مەڵەن کات کۆتاییاتوە بڕاتە بێ کەش هاتووە بۆ لای ئێمە ئاگامان لێنە بۆ کە دووخل حساب کراوە جەنابی کاگڕابوون بۆ میێناوە نەخێر هیچ پێشنیاری کاگ عیزت نەبووە کاگیادگار بە بەڵگەوە دێڵێ کاگ عیزت هەر ئیمزاشی لەسەر نەکردووە واژۆی لەسەر